دیمەنی سەرەکان بۆ تەناسنامەی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان لە کوردستان لە غاز ئاو کارەبا و موچە بگرە تا دەگاتە باشدان هاتوچۆ و پاسپۆرت بەنزین و نان بە هەر کۆڵان و شەقامێکدا تێدەپەڕیت درێژی سەرەکان پێمان دەڵێن کە ئەم نەهامەتیە کۆتایی نییە. لێرە تەمەنی مرۆڤەکان لە منداڵیەوە بۆ گەنجی و لەوێشەوە بۆ پیری لە نێو سەرەدا بە فیڕۆ دەچێت و تاکە یادەوەری خەڵک هەر چاوەڕوانی و سەرەیە. هیچ دەرفەتێک نەماوەتەوە بۆی کە خەڵک ئیش و کاری خۆی ڕای بکات، چونکە هەمویان لە سەرەدان. ئەمە سەرەی بەنزینە. ئێرەش قەرەباڵخیە بۆ وەرگرتنەوەی هەژماری من و سەرەیە بۆ دروستکردنی کارتی هەژماری من لە بەردەم بانکەکان. ئەمەش یەکێکترە لە سەرەکان. ئەمەشیان هەر سەرەیە، بەڵام ئەمەیان سەرەی موچە و کێشەی موچە. وەڵاهی سەرەکان زۆرن، یا ئیستا بۆ نمونەوە سەرەی موچەمان هەیە، سەرەی وەرگرتنەوەی هەر کارتی هەژمارەکەمان هەیە کە بەڕاستی ئیستا جەنجاڵێک و ئیزدیحامێکی زۆری دروست کردووە کە بە شێوەیەک بەڕاستی هەموو ئەو کەسانی کە ئەچنەوە بۆ ئەوەی کارتەکەی وەرگێتەوە یا بێ پاڵپاڵێن کە واتە لە شکۆی خۆی کەمەکاتەوە یانە بێ چاوەڕێکە ئیتر سەری بەرنەکەوێت و بگەڕێتەوە بەدەستی بەتاڵەوە. گوناحین ئێمە حەزمان لە سیستمە، حەزمان لە ژیانی خۆشە، بەس ئەم مەرگەنە. تۆ 3 ساعت 4 ساعت تەکسیەکە پێ بوەستی ئەی چی پێ بکەی بۆ ماڵ و مناڵەکەی؟ ئەمڕۆ لەوانەیە ئەگەر ئیشی پێ بکەم سبەینە تاوە بێ بەنزینەکەس هەبستەر لە نوێ بێمەوە بۆ سەرەک وانە؟ هەوڵاتیان لە دڵەوە بە هەناسەیەکی سارد و خوڵ لە بێ ئومێدیەوە دەڵێن پارە بدەیت یان موچە وەربگریت هەر سەرەیە. سەرڕیشمان لەو پێناوەدا سپی بوو. ئەمە پاداشتی ئەم خەڵکەیە یان ئەنجامی شکست و بێباکی حکومەتێکە کە هەمیشە مای ناخۆشی بووە. هەمووی لە سەرەی بەنزینە و لە هەمووی هیلاکە، گەنج فەوتە، جوان فەوتە، بەخوا من خەفەت بۆ گەنجەکان لەخۆم. هەموو کوڕە جوانە، هەموو کچە جوانە، هیچ ژیانی بۆ ناکرد. لە چەنەوە لە سەرەیە؟ وەڵا لە بەنزوو. پرسیاری هەمووان ئەوەیە تاکەی کەرامەت و کاتی ئەم میلەتە لە سەرەکاندا پێشەل دەکرێت و کەی دەسەڵات لەم خەوە غەفڵەتە بە ئاگا دێت. لێرە لە کۆتا وێزگەی تەمەنەوە پێتان دەڵێم کە نیشتیمانی ئێمە کۆتایی بە چاوەڕوانیەکان ناهێنێت. لێرە نە سەرەی غاسەیە، نە ئاو، نە کارەبا، نەنان، نە بەنزین. چەند غەدرێکی گەورەیە لە کاتێکدا لە وڵاتە دەبێت بژیت بۆ ئەوەی ئاسوودە بیت، بەڵام ڕێک پێچەوانەکەی ڕاستە دەبێت بمریت تاوەکو بەحەسەیتەوە و کۆتایی بە ناخۆشیەکان بهێنیت.